فەرمێ دەوڵەمەنیت پێشی هەژاریت خەڵکی وایە هەژارە ئەمە هەژار دەبێ ناتوانێت عیبادەت بکە چونکە داوا بکەی بەردەوام بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای کردووە فەقیرێ نەیتە سەرما خوایە نەتوانم عیبادەتی تۆ بکەم نەتوانم تۆ بناسێن دەوڵەمەنیەکەش نەبێ بە بۆنەی دەوڵەمەنیەکەوە تۆم لێ عاجز بێ ئەم دوانە خەتەرە ئێستا خەڵکێکەیە بە بۆنەی دەوڵەمەنی خۆی خوا ناناسێ نەعوذ بالله بە بۆنەی پلەپاکەی پایەکەی خوا ناناسێ بە بۆنەی مەنسەبەکەی خوا ناناسێ وا دەزانێت تا قیامەت ئەمە دەمێنێ نامێنێ خەڵکێکمان شێ هەژارە ئەو پڕی هەژاریە بە بۆنەی هەژاریەوە ناتوانێت بە جوانی خوا بناسێ یان عیبادەتی بکا بە جوانی چونکە هەژارە کاتی نییە ئەوە لە کاتیە بەس نوێژە فەرزەکان بکە کاتی تری نییە بۆی زیاتر عیبادەت بکە کەواتە ئەمە ئەوەیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام کە ئینسان کاتەکانی بۆ نمونە فەقیریەک نەیەتە سەریا دەوڵەمەنیەک وای لێ بکە یان دەوڵەمەنیەک بێتە سەریا نەتوانێت یا عیبادەت بکە شەباب قبل